بۆ تەکنەلۆژیا بۆتە جیهانی جاران ئەوترا میدیا جیهانی پێنجەمە بەڵام ئێستا ئەوەنە تێکەڵ بووە بەناو حیاتمانە بە تایبەتی لەناو پەروەردەی خێزانەکانە مناڵ ئەبینی لە ماڵە ئەوەندەی لەگەڵ ئامێرەکەدا ئەنیشە دایک و باوکیەوەنە لەگەڵ لێدانانیشێ توانین بڵێنە مناڵە ئەوەندەی ئەم ئامێرە پەروەردەی ئەکا و ئاراستەی ئەکا ئەوەندە دایک و باوکی ئاراستەی ناکەن ئەوەندەی پەروەردە لە فیلم کارتۆنێکەوە لە فیلمێکەوە لە کاریکاتێرێکەوە بینێکە لە جیهانی تیکتۆکە هەیە بەبێ سانسۆرە جیهانی ئینستاگرامە هەیە ئەوەندە ناتوانێت ئەو شەڕاستیە ببینێت کە دایک و باوکی پێ باشن بەدڵنیاییەوە کاریگەریەکی زۆر زۆر بەهێزی هەیە لە ئێستاە میدیا و تەکنەلۆژیا لەسەر پەروەردەی تاک و خێزان لەسەر گۆڕانی بیری کۆمەلگا پەروەردەی کۆمەلگا بیرکردنەوەی کۆمەلگا بەدڵنیاییەوە هەموو شتێک کە ئێمە بەرکەوتنمان لەگەڵا ئەبێت بە ڕێژە سلبی و ئیجابیاتی تایە بەڵام ئەوەی کە لە دەرئەنجامە ئەیبینین ئەتوانین ئەو پێوانەی پێی بڵێن دەرئەنجامەکەی سلبیە خو دەرئەنجامەکە ئیجابیە ڕەنگە بە کۆی گشتی کاتێ ساو بە کۆمەلگا ئەخشێنین دەرئەنجامێکی زۆر سلبیگا بەدەستەوە لە کاریگەری ناشرینەکانی تەکنەلۆژیا بۆ کۆمەلگەی کوردی ئەتوانین نخبەیەکی کەمیش لە دەرئەنجامی باش ببینین بەڵام ئەمە ڕەنگە ئەوەندە کەم بێ ئەوەندە بچووک بێ نەتوانین پێوانی پێ بکەین بۆ دەرئەنجامە سلبیانەی کە ڕۆژانە لە فیدباکە بۆمانێتەوە کە تەکنەلۆژیا بەکارهێنانی تەکنەلۆژیا چ کاریگەریەکی دروست کردووە لەسەر هەڵۆشانەوەی خێزان لەسەر پەروەردەی سەقەتی مناڵ لەسەر لاساییکردنەوەی هەڵات چ لاساییکردنەوەی کوشتن بێ بەداخەوە چ لاساییکردنی پەیوەندی هاوڕێیانەی خراپێت چ لاساییکردنەوەی بەکارهێنان بێ و هەروەها بازرگانیکردنە بە ئافرەتەوە بە ئینسانەوە بە هەر شتێکەوە بۆیە لە ئێستا تەکنەلۆژیای کوردی و میدیای کوردی بەدڵنیاییەوە کاریگەریەکی سلبی دروست کردووە لەسەر تاکی کۆمەلگا و ئەو کاریگەریە باشە وردانەی کە میدیاکان پێمانە بەخشن ئەوەندە کەمن کە ناتوانێت ئەم خراپیە هەڵمژێ و بەرەو باشی بەرێت. ئەو فیلمانەی کە پێشکەش ئەکرێ ڕاستەوخۆ ئەوێت کللتور دابوونەریت و بەهات جوانەکان کۆمەلگەمە تێک بشکێنێ کەواتە دروستکەرەوە نییە تاواکەریش نییە. ئەو فیلمێک کە دروست دەکرێت ناوەڕۆکی ئەو فیلمە بەشێکە لە لێدان لەو بەهات جوانانەی کە لە کۆمەلگەی ئێمە هەیە و ئەوێ لە کونفەکوونێکە پەروەردەی کۆمەلگەی تۆ بگۆڕێ ئێمە زۆر دوور نەڕێن بەشێکیشی بە بیرکردنەوەی ئەو تاکەوە هەیە بەشێکیشی لە ئاستی سەقافی و تاکەوەیە کاتی خۆی بۆ خۆی ڕاستە ئێمە هەمیشە شتەکانە خەینە بازنەی دەرەوە ئەڵێن ئیعلام ئەڵێن تەلەڤیزیۆن ئەڵێن ڕاگەیاندن ئەڵێن ئەوانە کە پێشکەش ئەکرێ ئەمە دیوێکی بەهێزە کەوا ئەکات بەشێک لە کاریگەری بیرکردنەوەی تاک بگۆڕە بە تایبەتریش گەنجان کە سەرەتا باسی گەنجان کە زۆر بە ئاسانی ئەتوانی بیرکردنەوەی گەنج بگۆڕی لەسەر ئەو شتەی کە تاک میدیا مەیلی لێ بەڵام ئەوەی کە ئەسڵەکەیە ئەگەر باش بێت تەندروست بێت کە پەروەردەی خێزانیە کە بیرکردنەوەیکی تەندروستە ئەم بەرامبەریە کە میدیا و تەکنەلۆژیا زۆر ناتوانێت ئەم هێزە بگۆڕێ ئەم هێزە دەستکاریکە یەکێک لە بەهێزترین کەناڵەکانی دروستکردنی هۆشیاری خوێندنگە و سیستمی پەروەردەیە کە لامان ڕوونە بەهۆی کۆرۆنا و بەهۆی دۆخی کۆمەڵگەی کوردی تێکەوتووە سیستمی پەروەردە 3 ساڵێکە ڕوو لە نەمان ئەکات تەنها فێرکردنەکە هەیە ئەوش ئیلمەکەی وەرئەگیرێ بۆ چەند مانگێک و کۆتایی پێ چی بکەین تا ئەتوانین مشکلەکان کەمتر بێتەوە یاخود ئەلام چی بکات و تەکنەلۆژیا چۆن بەکاربهێنرێەوە خێزان چۆن بێ ئەمە شتێکە تەنها پەیوەندی بە خێزانەوە نییە تەنها ئەم بارقورسانە سەر تەکنەلۆژیا ناخۆ خود ئەلام یاخود خێزان بەڵکو وەکو بازنێک وایە هەر هەمویان یەکتری تاواکەن بۆ ئەوەی کە بەشێک لە مشکلاتەکان کەم بکرێت و یاخود بۆ ئەوەی کە پەروەردەی بیری تاکەکان بەرەو ئاراستەیەکی باش بڕوە شتێکە هەمووی پەیوەندی بێکەوە هەم تەلەڤیزیۆنەکان پەیامەکانیان پەروەردەی بێ بۆ کۆمەلگا بەرنامەکانیان گۆرانیەکانیان فلیمەکانیان و هەموو کەناڵێک پێویستی بەوە هەموو کاتێک چ من وەک توێژەر چ دەیان توێژەر و مامۆستای خەبیرتر لە ئێمە کە بەردەوام من لەو بەرنامە گوێم لێ بۆ داواکاریان کردووە کە هەموو کەناڵێک پێویستەکە ڕاوشارێکی دەرونی کۆمەڵاتی تیا بێت تا هەر شتێکدا ئەوەزێ بە سانسۆرێکی پەروەردەیی یا بڕوە